سڵاوتان لێبێ بەیانیتان باش خۆشحاڵین لە ڕۆژێکی نوێ لەگەڵتانین بەو هیواین ئەمڕۆ ڕۆژێکی باش بێ بۆ هەموو لایەکتان ڕۆژێک بێت پڕ بێ لە برایەتی پڕ بێ لە تەبایی دوور بێ لە وتاری ڕق و کینە هەمومان باوەش بۆ یەکتر بکەینەوە ئەمڕۆ هاوشێوەی ڕۆژانی ڕابردوو کۆمەڵێک بەرگە و بابەتی جیاوازمان هەیە بێگومان من تەنیانیم ئەمڕۆ هاژەم لەگەڵدایە ئێستا هاژە دێتە ستۆدیۆ بەیەکەوە لەگەڵتان دەبین ئەم بابەتانەی کە ئەمڕۆ دەستنیشانمان کردووە قسە دەکەین و میوانمان دەبێت دەمانوێت زۆرترین زانیاری وەکو هەموو بەیانێک بگەینین سەرەتا دەمانوێت باس لەو بابەتانە بکەین کە ئەمڕۆ هەمانە یان واتای ناونیشانی بابەتەکانتان پێ بڵێن ئەمڕۆ لەسەر ئەم بابەتانە قسە دەکەین ینی هەر یەکەمان حەزی جیاوازمان هەیە ڕەنگە لەو بابەتانێک کە ئەمڕۆ دەستنیشانمان کردووە من بۆ دویان زۆر با بڵێن بەپەرۆژ بم حەزی پێ بکەم کەسێکی دیکە هەبێ بابەتێککە بەلای منەوە گرنگ نیە بەلای ئەو زۆر گرنگ بێ بەڵام ئەوەی گرنگە بابەتەکان تێکەڵ و جیاواز بن واتە بۆ هەموو کەسێک سوودی هەبێ سەرەتا بزانین بابەتەکانمان چییە؟ لە ئیستانبول ئێوارە کۆڕێک بۆ هەر یەکە لە شاعیرانی باشوور تەڵعەت تاهیر کەژاڵ ئەحمەد و موئەید طەیب ساز کرا. ئەمڕۆ ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی گوتاری ڕقبەریە و لە هەموو لایەکەوە کوردستان بەلانکەی پێکەوە جوانی و ئاشتی دەناسرێت. لە دهۆک 8 کتێب لە بوارە جیاوازەکان چاپ دەکرێت و بڵاو کرانەوە. لە سلێمانی دیداری لەتیف هەڵمەت بۆ ئەدەبی منداڵان بەڕێوە چوو. شانۆگەری 7 لە سلێمانی ساز کرا کە یەکەم بەرهەمی دەنهێنەرێکی گەنجە. کۆمەڵێک شاعیرمان هەبوو بە درێژایی مێژوو شاعیری زۆر باش ینی هەر لە کلاسیکەوە و دوای کلاسیکیش تاوەکو ئێستاش کە جیلێکی نوێ هەیە بەڵام هەندێک شاعیر هەنە لە لای هەمومان خۆشەویستە ئەم شاعیرانە ئێستا چوون لە ئیستانبول بە هەماهەنگی کوردستان چڕۆنجڵا ڕێکخراوی بێشکچی ئێوارە کۆڕێکی شعر و هەڵبەستی بە ناوی ئێڤارە پەیڤێ ڕێکخست و تێیدا هەرێک لە هەڵبەستوانانی باشوور تەڵعەت تاهیر و کەژاڵ ئەحمەد و موئەید طەیب بەشداریان تێدا کردووە. هاژە وەرە بۆ ستۆدیۆ بە پێشوی بگەم سڵاو لە تۆ بکەم بەنی باش نەکەر بەنیتان باش بینەران و بیستەرانی کوردستان 24 لە هەر شوێنێکن وەک هەمیشە پێتان ئەڵێمەوە کە ڕۆژێکی باشتان هەبێ هەرچەنە هەکار بە بانی باشێکی زۆر چڕوپڕ و خۆش جوان پڕوزە دەستی پێکرد بەڵام هەرە بێ سڵاوی خۆم بە تایبەت بگەێنم وەکو هەکار ئاماژەی پێکرد بابەتەکانی ئەم ڕۆمان ئەدەبی و هوەری و تایبەتە بە هەڵبەت کللتور و ژیانی ڕۆژانی هەریەک لە ئێوە ئەم دواکەوتنەی هاژە پەیوەندی بۆ نییە کە هاژە کەم تەرخەم بووە هەندێک جار ئیشی ڕستمیشم نەگرتووە ڕستمیشی نەگرتە ئیشی تەلەڤیزیۆن ینی بەگشتی ئیشی ڕاگەاندن وایە بچووکترین شت ڕەنگە ڕێگەت پێ نەدەن تاوەکو بتوانن دەنگت بە تەواوی بگا وێنت بە تەواوی بگا بە باشی کێشێکی تەکنیکی بچوو زۆر بچوو تر دواکەوتن هەبێ بەڵام بینەران ویسەران بە گەوری خۆتان بمان بوون لەو کێشانە باشە باسمان لەو کۆڕە شعریە کرد کە بۆ شاعیران تەڵعەت تاهیر و کەژاڵ ئەحمەد و موئەید طەیب ساز کراوە برادراتی لەگەڵ شاعر هەیوانە بەڵێ بێگومان ئەو هەر لە تەمەنێکی زۆر مناڵ بووم کاتێ شعر نووسیوە؟ نا شارم نەنووسیوە لەوانەیە خۆم بە مێشکم هاتووە نیوەی کورد نووسیتی چەندە بەس گوێگر بووم خوێنەری شاعر بووم بە تایبەت ئەو سەردەمەی کە خاتوو کەژاڵ لە تەمەنێکە ئەو ڕێچکەشکێنێکی تەواو گەورە بوو لە ناو خانمانە لەو تەمەنە من حەزم بە نووسینەکانی بوو بەتەوە هەروەها تەڵعەت تاهیریش ئێمە ناتوانین هیچ کات شرۆڤە لەسەر هەریەک لە شاعیرەکان نابکەین ئێمە تەنها توانین کارەکانیان نیشانی ئێوەدەین ببوورە هاژە هەندێک جار شعرێک واد لێ دەکات تۆ کەسێک بە تەواوی بناسی ئەم شعرە واد لێ بکە ڕاد بکەیشێ بۆی بارهەمەکانی دیکە بخوێنەوە ینی خاتوو کەژاڵ ئەحمەد شعرێک هەیە بە ناوی هەولێرە ماست ئەو شعرە وای کرد ینی بەڕاستی بڕۆ بە دوای بگەڕێ بزانە بەرهەمەکانی دیکەی چییە با بێکەوە کۆڕەکەیان ببینین کە لە تورکیا لە شاری ئیستانبول لەگەڵ تەڵعەت تاهیر و
مؤيد طيب بەشداریان کردو و پێشکەشیان کردو. من ننان دوید نه آف نبی که خوب شەوهێرکە هەلبەستیا بناوێ ئێوارە پەیوێ هەنێک ji peyvên sê îkonên helbesta Kurdî el Başûr bi beşdariya Kajal Ahmed, Muayed Teyib, Talat Tahir bi hevahengiya Kurdistan Chronicle, Waqfa Beşikçî û weşanên Avesta li salona Waqfê pêk hat. Helbestvan Muayed Teyib çend şîrên xwe yên bijarte ji guhdaran re xwend û diyar kir. Şiîr sînoran nasnake û azad in, dikarin derbasî her cihekî bin. گلافسور بلافسوره گرگ جنرال و ایواره گرگا خارو کست هوارا و نهات بومتشتك ديار دبتن كو سنور ريل هلبستي والهنري ناجرن سنور بك بالندين آزادن او سنور ناسناكن درباسي هر جيكي دبن يعني اف روجا افروكا شوان روجا كو از جبيرا مناشن ده هر بيرا ممينن Helbestvan Talat Tahir jî ragihand ji bo xurtkirina peywendiya Kurdên li her çar parçeyan divê ev şevbûhêr li bajarên din ên Kurdistanê jî bêne durustkirin. زەردی تەمەنم هەر لە کەمی دەدا تەنها خۆشەویستیم بۆ تۆ. با بڵێن ئەتمۆسفێرێکی ئازادانەیە کە هەست دەکەی لێرە کوردبوون تامی هەیە. من بەڕاستی لێرە ناو ئەو هەواڵانە ناو ئەو برادرانە هەستم بە تامی کوردبوون کرد کە ڕەنگە دەیان ساڵە ئەو هەستم لا نەمابی لە باشوور. سوپاسان دەکەم یەکەیەکە هیوای بەردەوامی و سەرفرازیان بۆ دەخوازم. Helbestvana Kurd Kajal Ahmed jî kêfxweşiya xwe anî zman û ji ber eleqê diyar kir şiir, denge, renge û muzîk e. يار 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 ديار يار بتاخا وكمناي شعر هنريكي كونا كأتواني همو زماني همو هستكاني إنسان به Helbestvanê Kurd Jan Dost jî da zanîn ev çalakî bûye sedem ku sînorên di nava Kurdan de hatine danîn bêne şkenandin. شاعرên sê helbestvanên Kurdên Başûrê Kurdistanê tên İstanbolê helbestê xwe dixwînin, pirtûkê xwe îmza dikin, şêwekarek tê tabloyê xwe pêşkêş dike. Ev li cem min ez pê dihisim wek sînor şikandinê ye. Beşdarên çalakiyê Kurdên ku Stenbolê dijîn jî şevbûhêr nirxandin. Tevîdarim ev cura çalakiyane hê zêdetir bibin çünkü em vekî Kurdekî Bakurî em li Stenbolê dijîn û imkanê me çinîne em her der van şairê xwe hêja yan jî van hunermend û ressamê xwe hêja bibînin her demê. Şeva peyvan Yakûb bi beşdariya şair û hunermendên Başûrê Kurdistanê pêk hat piştî xwendina helbestan şairan kitêbên xwe ji bo xwîneran îmze kirin. Çalakiya êvara peyvan ya kul bajarê Stenbolê çû serî û hunermendên navdar yên Başûrê Kurdistanê beşdarî navê de kirin ji aliyê Kurdên kul bajarê Stenbolê ve dijîn bi awekî şanazî hate pêşwazî kirin û ew daxwazê dikin ku ev çalakî bi awekî rêk û pêk di demên pêşame de jî hem li bajarên Bakurê Kurdistanê û hem jî li Başûr jinû ve bêne li darxistin û durist kirin ji bo rakirina sînorên di navbera çar parçeyên Kurdistanê de. Azad Altun, Kurdistan 24, ستانبول. ئەم بابەتەشمان هەر لەسەر ئەدەب و نووسینە کە هەشت پەرتووب لە بوارە جیاوازەکان لە زانکۆیەکی ناحکومی بە هەر سێ زمانی کوردی، عەرەبی، ئینگلیزی چاپکراوە کە لەلایەن مامۆستا و قوتابیان و فەرمانبەرانی زانکۆکەوە ئەو کتێبانە نووسرابوون و کتێبەکانیش لە بواری سیاسی، پەروەردەیی، تەندروستی و ئاینی و گەشەبێدان و بوارەکانی ترابوون. هەکار لەگەڵ نووسین بە تایبەت ئێستا پێت وایە کە نووسینەکان زۆرترن لە خوێندنەوەکان یاخود خوێنەرمان هەیە هێندەی کە نووسەر هەیە؟ بێگومان خوێنەر هەیە، ینی بەڵام ئەگەر بەراوردی بکەین بە بڕای من بەراوردی بکەین بە ڕابردوو ڕەنگە زۆر کەمی کردبێ لەو تەوەرانێکە لە ماوەی ڕابردوو شەمان بووە دەرخەری ئەوە بووە زۆر زاریانی بەهۆی سۆشیال میدیا بەهۆی پەیوەستبوونمان بە سۆشیال میدیا وای کردووە ڕەنگە خوێنەریش هەبوو بێ بەڵام خوێنەری لەمس نەبوو بێ واتە ینی بە کتێب نەخوێنێتەوە لە ڕێی ئایپاتێک و لە ڕێی مۆبایلێک ینی لەمس نەبوو لەسەر ئەو کاخزانە زۆر نەبوو لەسەری بەشێک لە چێش بۆ ئەم کاغەزەیەکە هەیە ڕاستە. با بزانین لەکوێ کراوە
و بزانین کتێبەکان کە لەو بوارانەدان هەمویان بە هەرەوەزیان مامۆستا قوتابی چۆن کاریان تێدا کردو. سەفەر قوتابیەکی لە یەک ژێزانکۆی نەحکومیە لە پارێزگەها دهۆکێ. پەرتووکاوی بناوێت تینۆسێ ڕۆژانên پزیشکی دێتە چاپکردن ji balzankoyê ve. Nêzîngî 5 heyvan dest bi nivîsîna wê kiribû. Ji bo mamosta û qutabiyên zankoyê behsa girîngiya nivîsînê diket, kata çend karekî fereh bi taybet demê xizmeta zimanên dayîkê diket. Ev ekjiwan pêngavê herê giring e ku giringiyê bi partukê bidin. Çünkü eger tu sehkeye partukê xas vî serdemî da ya bu ek jî pêdiviyatiyê jiyana mirovî. Lewma ev pêngave here pêngaveka giring e bu hindê ku qutabî muhalê bikete ku destê nivîsînê hebît û ek zankoyê derçîtin çi nebî şêt mifay bigihînte komalgehê xwe. Heşt pertûk di buwarên cuda cuda da hatine bi destnîşankirin bo çapkirinê ku bi sê zimanan hatine nivîsandin: Kurdî û Erebî û İngilîzî. Her heşt pertûk jî ji berhemên mamosta û qutabî û fermanberên evên li vê zankoyê kar dikin yan dixwînin. لەوە خواندن ئەشکلیت هەرە سەرەکیت ڕەوشەنبیرکردنەوە مرۆڤی ئەو ئێک دوو بۆ بەرزکردنەوە مۆڕاڵە هەندێک کەسانت کوت کۆمەلگایەکی دا کو احتیمالات وی کۆمەلگایدا خواندنە پارتۆکۆ یا کێمە هێدی یا زێدە بی دیڤلۆپ بیدن. gelek tiştekî giring e hebûna van jûre penala van workshopane evan pêşangehane ji pêxemetin dê pitir moralan berz bikin û Van pertûkan Fox li ser çendîn babatan kiribûn: Jiwana, siyasî û aborî û perwerdeyî û deronî û saxlemî. Dîsan karîgeriya metirsiya gerîntîkirinê û yasayî û aynî û geşepêdana mirovî. Li gorî kesên serpereştiya vî karî kirî, ev plana dê salana berdewam bêt. Êkem pêşangeha pertûkên amadekirin û nivîsana mamosta û fermanber û qutabiyên vê zankoyê birêveçû. Her sal jî bi vê şêwazî ku ew karên ku ew dinivîsin dêne nemayeşkirin. Naku bi rêga qutabî û mamosteyên ku li vir karê dikin binivîsin û giringiyê binivîsandinê bidin. Marşingalî Kurdistan 24 Duhok. باشە ئەمڕۆ ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی گوتاری ڕقبەریە هاژە. ئەم بابەتە زۆر گرنگە هەم بەتایبەت لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی لەم جۆرە گوتارە دوور بین و زیاتر لە یەک نزیک بینەوە، چونکە هەموو کات ئێمە هەرێمی کوردستان چونکە وڵاتینە ڕەنگە پێویستمان زیاتر لە وڵاتێکی دیکە بەیەکتر هەبێ. ڕاستە چونکە پێکهاتەی زۆری تایە لە هەرێمی کوردستان کللتوری جیاوازی تایە بێگومان، ئەمە هەڵبەت پێویستی بە بناغەیەکی تۆکمەی لێک تێگەیشتن و یەکتر قبولکردن هەیە. ئەوەش پێم وایە سمبولی کوردبوونمانە. بێگومان لەسەر ئەم بابەتە دەوەستین دەبێتە یەکێک لە بابەتە گرنگ و سەرچیەکانی ئێمە و میوانمان لەگەڵ دەبێت بەڕێز مامۆستا بەناس حەمە ڕەشید، مامۆستای زانکۆ و پسپۆری ڕاگەاندن لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت. مامۆستا بەناس بەیانیت باش، سڵاوت لێبێ. دەمەوێت ئەوە بپرسم، ئەوەی ئێستا لە میدیاکان دەبیندرێت ئەمە لەکوێی ڕاگەاندن جێی دەبێتەوە، پێی دوایە بەڕاستی ئەمانە هەندێک ینی میدیا یان خود سوۆشال میدیا بەڕاستی ئەمانە دەتوانی پێیان بڵێن ڕۆژنامە نووس ئەوانەی کە ڕق بڵاو دەکەنەوە؟ سەرەتا بەیانیتان باش، ڕۆژێکی خۆش بۆ هەموو کورد، بۆ بەیانیتان باش، بەیانێکی جوان، ڕۆژێکی خۆش بۆ هەموو لایەک. هیوادارین ئەمڕۆ دوور بێت لە ڕق و کینە، دوور بێت لە بیستنی قسەی ناخۆش، قسەی تون و تیژی. ئەمڕۆ یادی بڵێن یادکردنەوەی هەژدەی مانگ کە ئەکاتە یادکردنەوەی بەرەنگاربوونەوەی خیتابی کراهی یاخود بڵێن گوتاری ڕق و کینە بەگشتی و بە تایبەتیش ئەگەر بڵێن کە پشکێکی زۆری بەرئەکەوێت کە ڕاگەیاندنە. خۆی گوتاری ڕق و کینە تا ئێستا پێناسەیەکی بڵێن پێناسیکی تاواتی بۆ نەکراوە. ئەوە ئەتوانین بڵێن کە گوتاری ڕق و کینە بریتیە لە هەر
وتراوێک یاخود نەوتراوێک کە لە پرۆسی کۆمیونیکیشن و پێگەیشتن ئەگوازرێتەوانێت کە خۆی لە زارێکی و نازارێکی ئەبینێتەوە. زارێکی کەمە بەس لەوەی کە قسەکردنە وتنا دەنگە کە کەسی بەرامبەر ئەیبیستێ یاخود نازارێکیە کە ئەمش لە ڕێی ڕموز یاخود بڵێن هێمە ئاماژە ئەگوازرێتەوانێ یاخود بڵێن لە ڕێی وێنەشەوە ئەگوازرێتەوانێت تەنانەت ئێستا کە لە ناو دنیای سۆشەڵ میدیاین خطابی کراهی لە ناو ئیمۆژیەکانیشە ئەگوازرێتەوانێت کە بە پێشووی بە شێوەی دەموچاوە جیاوازەکانە. یعنی ئەمە پێناسیەکی کورتی گشتیە بۆ خطابی ڕقوکینە کە خۆی لەمە ئەبینێتەوانێ هیوادارین هەر تاکێک لە کۆمەلگەی کوردی دوور بێت لەم گوتارە ڕقوکینەوە کە بە تایبەتی ئێمە ڕۆژانە بەرلێشاوێکی زۆر لە پەیامی ڕق و قیناوی و پەیامی تونوتیژی هەر بەیانی هەڵئەسین لە خەو لە ڕێ موبایلەکانمانەوە ئەم پەیامە زبرانە ئەبینین ئەم پەیامە زبرانە ئەبیستین بە هێما بە وێنە تەنانەت بە ڤیددیۆ هەمووی ئەبینین لە ناو سۆشەڵ میدیا بەداخەوە لە ڕاگەیانی کوردیا هەمووی ڕەنگی داوەتەوە بەبێ جیاوازی بۆ ناو ڕاگەیانی هەموو ینی هەموو حیزبەکان ڕەنگی داوەتەوە نەگەر بڵێ ئەمە دەستگایە کە سەر بە سینە سەر بە سادەیە سەر بە حیزبێک یان حیزبێکی دیاری کراوە بۆیە ئەمە گشتگیریە شمۆلی هەموو حیزبەکانەکە زۆرجا بڵێن نەکرد حیزبەکانی ینی کەسێک سەیرەکەی خۆی بەتەنایە کاکە خۆت کردی تایبەتە پیجێکی داناوە سایتێکی داناوە پێگەیەکی ئەلکترۆنی داناوە لەوەش ینی ئەبینینەوانێ ئەم هەموو پۆستە ڕۆژانە خەڵک لە فیسبوک ئەیکا ئەم سری ئەم هەموو کۆمنتانە کە ئەو کۆمنتانە خوێنیتەوەڵی کۆمەلگەی ئێمە وەرزشیە چونکە خولیای گەنجانە ئەمەش بکەمە پرسیار بۆ بەڕێزت ینی زۆر زار لە یاریەکانی کوردستان ئێمە بەتایبەت لە ماوەی ڕابردوو ئەمەمان زۆر بینی یانەی شارێک لەگەڵ شارێکی تر یاری هەیە ینی ئەنجام لە بەرژۆندی شارێکیانە هاندەران هەموو بەیەکەوە هێرش دەکەنە سەریەک پێدوانی ئەمەش زۆرێک بێت لە گوتاری ڕغبەرایەتی کە کاریگەری لەسەریان هەبووە گوتاری شارچێتی گوتاری ئەوەی کە ئێمە زیاتر لە یەکتر دوور بین یەکتر قبول نەکەین. بێگومان ئەزانی خۆی ئەوەش دەرەنجامە ئەو خۆی کاڵەیە کە بەیەکە گەڵێ بە ڕۆحێکتێکی وەرزشیەوە وەری بگرا ینی بۆ ئەوەی هیچ ڕقێک لە دڵیان نەمێنێ ئەمە یاریە یا تو ئەیبیتەوە یا کەسی بەرامبەر ئەیباتەوە ئەوە قسەیتیان نیە خۆ هەردووکی بێکەوە نایباتەوە ئەبێ ئیلا یەکێک بیباتەوە یەکێکە نەیباتەوە جارێکێکە لەوانێ ئەکس بێتەوانێ ئەوی تر بیباتەوانێ بۆی ئەڵێ هەموو شتێ بە ڕۆحێکیتی وەرزشیەوە بگرا بۆی کەس ئەو ڕقوقینی لە دڵان نەمێنێ بەڵام ئەمە لە دوای هەموو ئەو تونوتیژانی ترەوە هاتووە ئەمە ینی ئەو ڕقگرتنەی کە لە بینی شارێک و شارێکە ئەکرێت یاخۆت شتێک ڕۆیە لە شارێکی کە پێی خۆشە گاڵتەی پێەکە ئەمە هەمە لە چی و دروست بووە لە ئەنجامی کەڵەکەبوونی ئەو هەموو تونوتیژەی تر کەڵەکە بووەکە من ڕقم لە تۆ بێت لەبەر ئەوەی کە تۆ لە شارێکی تری لە ژێردەستی حیزبێکی تری سەر بە حیزبێکی تری یاخود سەربەنەتەوەیەکی تری يعني باشا بالفعل ئەوەی کە جەنابەت ڕاستە يعني با دوو تیپ یەکێکیان بدۆڕێ يعني چ پێویستەکە من کەلوبەل بشکێنم بێم سەری تۆ بشکێنم يعني ئەمە هیچ زەرور نییە بەس ئەوەتمان وەکوتم ئەم تونوتیژە کەڵەکە بۆی یەک دنیا تونوتیژی پێش خۆیەتی مامۆستا بەناست و باسیەوەکەی کە ئەم تونوتیژیە یاخود ئەم ئالۆزی دەرونیە کەڵەکە بووی پێشووترە بەڵام هەر یەک لێمە گەر سەیرێکی ڕابردوو بکەین ڕابردووی خۆمان و ئەگەر بە بیریشمان بێت لە کۆندا تێگەیشتن یەکتر قبولکردن زۆر زیاتر بوو بەتایبەت لەناو کووردا حتا ئەگەر لە ڕوو ئاینیەکەەوە سەریکەین ماڵێکی کریسیان لەگەڵ ماڵێکی مسلمانە بۆنەکانی هاوکاری یەکیانە کرد سەردانی یەکیانە کرد نەتەوەیەک لەگەڵ نەتەوەیەکی دیکە هەرچەنە ئەو کاتیش هەر حزب هەبوو هەر سیاست هەبوو هەموو ئەمانە هەبوون بەڵام هۆکاری سەرەکی گۆڕانکاریەکان چییە بۆی کە ئێستا گەنج بە تایبەت گەنجێکی پڕ لە ڕقوکینە کە زۆر جار لە ناو سۆشیال میدیا دەریە بڕێ ئەی ڕژێ بەسەر خەڵکانێکی ترا بەبێی بیناسێت ڕاستەکەی ینی خۆی کورد بەوە ناسراوە کە میلەتێکی میوان دۆستە میلەتێکە ڕۆحی کۆمەڵایەتی تایە پەیوەندی کۆمەڵایەتی بتەوە بەڵام ئێستا سەردەمەکە گۆڕاوە
ئەو ڕۆحیتە کۆمەڵایەتیە ئەو پەیوەندی تون و تۆڵەی کە هەیبووە لە کاتی خۆیان ئێستا ینی چەندین ساڵ بەسەریا تێپەڕ بووە هەر ئێستا هەر خۆمان ئینگلەی لەوە ئەکەین کەس هاتوچۆی کەس ناکە هەر کەس ڕائەکە بە دوای بژێوی ژیانی خۆیان کەس ناچێتە ماڵی کەس زۆر جار ئەوها گوێمان لەوانە بۆ لە بەرنامەکانە لە پەیوەندی خێزانیە ینی ئەمە هەمووی دوای زین چۆنیت لە دوای ڕاپەڕینەوە بەداخەواڵێم زۆر بەداخەوە لە دوای ڕاپەڕینەوە ئەم پەیوەندیە کۆمەڵایەتیانە هەمووی کاڵبووتەوە لە ئەنجامی ئەوەی کە بۆ نمونەیانی منەڵێم حیزب کوردیەکان کە هاتنە مەیدان و بمانەوە نەمانەوێت توێژەکانی کۆمەلگا چینەکانی کۆمەلگا هەمووی دابش بۆ بەسەر حیزبەکانە ینی ئەوەی کە لە حیزبێکا ڕوئەیە لەسەرەوەیتە خوارەوە هەمووی ڕنگ ئەیاتەوە لە تەبق و چینی خوارەوەیە ینی من کەسێکی سادەم یان میلم بۆ حیزبێکەیە بۆچی ڕقم لە تۆ بێ کە سەر بە مامۆستا بەناز هەر بۆ مەبەستەش کۆترێک لە پشتی تۆ وەستاوە لەسەر محاجەرەکە ببینیەوە هەر بۆ خۆی ئاماژێ بۆ ئاشتی و پێکەوە ژیان و جوانی بەشدارەویش لەگەڵمانە ئاوڕێک بدەیت تۆ سێری و کۆترەکەی کە لە پشتەوەی زۆر جوانە ئەگەر گوێت لێم بێ ئەجا لە کاتی قسەکانت لەم لاترە بڵێ بڵێ گەم لێتە زۆر جوان بوو کرد لە کاتی قسەکردنەکە من و هەکار بڵێ چاومان چۆ سەر ئەو کۆترە کە هاتووە و ئاماژێ بۆی کە ئەویش بەشدارە لەگەڵمان وەکو ئاشتیانە ویستی پەیامی خۆی بگەینە تەنیا بە ئامادەبوونی مامۆستا بەناس پرسیارێک دەربارەی سوشیال میدیا ینی پێ دوایە ئێستا لەو کاتێک کە سوشیال میدیا هاتۆتە بەردەست و زیاتر گەنجان و خەڵک بەگشتی بەکاری دێنێ و گوتارە ڕقبەریەکان زیادی کردبێت بێگومان من بۆیە هەر لە سەرتاوا وەکو پسپۆڕێکی خۆشم چمەنە ئەو باسەوە بمانەوە نەمانەوێت پشکی شێری تونوتیژی بڵاوکردنەوەی ڕقوکی نەوتونوتیژی ئێستا لە ئێستاە تەکنۆلۆژیا بۆ خۆی زۆر دەورەبینێ سوشیال میدیا ئەوە هەر بە پلەی یەکەم دەورەبینێ هەرچەندە سەرچاوی تریشمان هەیە بۆ خطابی ڕقوکینە بەڵام بە دەرەجەی یەک سوشیال میدیا ڕاگەیانەکانە نەگەر سوشیال میدیا بەداخەوە ڕاگەیانەکان کە بینایان هەیە و موقعیان هەیە لە ناو شارەکانە ئێمە بینین لە ڕێی هەواڵەکانەوە لە ڕێی بەرنمەکانەوە یعنی قسە ئەکرێت کە بەڕاستی ئەوە بڵێ وەک بڵێ نەمەڵێکی یا جۆرێکی تونوتیژی تایە بۆیە ئەمە وەکو ئەوەی دوایش بەداخەوە هەندێک گوێتان لە قسەکان نەبوو ئەوە بکەوتم خۆی کورد بەوە ناسراوە پەیوەندی تونوتۆڵ هەیە لە بینی تاکەکانیان لە بینی کورد و نەتەوەکانی ترا وەک جەنابتان وتان کە ئێمە بۆ خۆشمان دراوسێمان هەبووە هاتوچۆمان هەبووە لەسەر دینێکی تر بووە بەڵام ئێستا تۆ لەسەر دینەکەی خۆشتێک خەڵک نایەت سەردانت بکە کەڵبەتەوە ئەمە هەمووی وەکو وتمان ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەم لە دوای ڕاپەڕینەوە کە ئەمە گۆڕانکارێکی زۆری بەسەرا هاتووە تەکنۆلۆژیا ڕۆڵی گەورەی بینیوە وەکوتمان ڕاگەیانەکان بەگشتی ڕۆڵیان بینیوە حیزبە کوردیەکان ینی بوتە وەکو پێشتریش وتم زۆر بەداخەوە لە جاتی کار لەسەر سەقامگیری یەکانگیری کۆمەڵگە بکەن لەسەر ئاشتەوایی بکەن سیرێکی پەیامەکان هەمووی تاکەکانی لە یەک دوور خستوێتەوە هەر تاکەی میلی بۆ حیزبێک ئەچێ ڕقی لە تاکەکەی تریتی ئەگەر ڕفیقیشی بێ ڕبەکو کوتم ڕقی لە شارێکی ترە لەبەرەوەی کە لە ژێردەستی حیزبێکی ترە کە ئەمە زۆر هەڵەیە ینی ئێمە نابێ ئەو شتانە تەئسیر لە تاکی کورد بکە و بە دەرەجە یەک ئەو سەرچاوانشی کە ئەبێ ڕۆڵ ببینن لە نەمانی ئەم خطابە کراهەیە ئەوەیە کە ڕاگەیانەکان بە دەرەجەی یەک کە ڕۆڵ ببینن لە ڕێی بەرنامە ڕۆشنی بەڕێستان ئاماژە بەواکەن کە پەروەردەیەکانەوە ڕاگەیاندن جەخت زۆر لەسەر ڕاگەاندن کردەوە لەسەر میدیا بەگشتی ڕۆڵی ناوەندەکانی خوێندن چییە هەر لە قۆناغی باخچەوە هەتا زانکۆکان و لەگەڵەوەشدا مامۆستایانی ئاینی چونکە ئێمە میلەتێکی دیندارین و زۆر پابندبوونمان هەیە بە ئاینەوە ئەم دوولایەنە چ کاریگەریەکیان هەیە لەسەر بەرەنگاربوونەوەی قسە و ڕقوکینە بەرامبەر تاکەکانی کۆمەڵگا ڕاستە من پێشتریش ئاماژم بەوەوتم چەندین سەرچاوە هەیە یەکێک لە سەرچاوەکان کە پشکی شێری بەرەکەوێ ڕاگەیاندنە بەڵام بمانێ و نەمانەوێت مامۆسایانی ئاینی لە منبەرەکانی مزگەوتەکانەوە ڕۆڵ و کاریگەریەکی زۆریان هەیە لە بڵاوکردنەوەی گوتار بەلای ئیجابی بەلای سلبی یعنی مامۆسایەکی ئاینی 500 کەس لە بەردەمی دانیشتووە ئەتوانێت بە یەک وتە
ڕقوکینەی تابێ هەر 500 کەسەکەت بۆ تونوتیشکە عکسەکەشی ڕاستە کە ئەتوانێت منبەرەکان بەکاربهێنێ بۆ بڵاوکردنەوەی گوتارێک کە ڕۆح و محەبەت و خۆشەویستی لە ناو پەیامەکەیە بێت و تەنانەت ئەو پیاوانی کە ئەچنە ئەو وتانی کە وتارانی کە مامۆستا ئاینەکان ئەیبێژن کە تایە باسی ڕێزگرتنی خێزان بکرێ باسی ڕێزگرتنی ژنان بکرێ لەلایەن هاوسەرەکانیانەوە باسی ئەوە بکرێت کە ئێستا ئێمە زۆر ئەیبینین تونوتیژی زۆر بڵاوە یعنی قەت بوو لە کۆمەلگەی کوردیا تۆ باوک کوڕ بکوژێ کوڕ باوک بکوژێ برا بکوژێ یعنی ئەمە زۆر نامۆ بۆ بە کۆمەلگەی کوردی بەڵام ئێستا زۆر ڕێژێکی مەترسیدارە بڵاو ئەبێتەوە یعنی ئەبێ مامۆسایانی ئاینی بەڕاستی زۆر ڕۆڵ ببینن لەمەیە ئەوان ڕۆح و محەبەت بڵاوکەنەوە چکە بمانەوە و نەمانەوە ئێمە میلەتێکی موسڵمانین مامۆستای ئاینی زۆر ڕۆڵی هەیە لە بڵاوکردنەوەی وتاری ئیجابی وتاری ئەرێنی بیا بەگوێی خەڵکا بۆ ئەوەی بکوتم بمانەوە نەمانەوە مادەم ئێمە کۆمەلگەیەکی موسڵمانی خەڵک زۆر بەگوێی قسەی مامۆسایانی ئاینی ئەکات لەبەرەوە ئەوان ڕۆڵی سەرەکیان هەیە ئەنجا وەکو ئاماژت پێدا پەروەردە هەر زۆر گرنگە هەر لە مناڵەوە تۆ توانێت ڕۆحی ڕق و کینە بچێنی لە ناخی مناڵانە چۆن مامەڵە بکات لەگەڵ هاوڕێکەیە ئەگەر لە کووردە ئەگەر مسلمانە ئەگەر غەیرە کووردە ئەگەر عەرەبە ئەگەر هەر میلەتێکی ترە ئەگەر جوولەکەش بێ یعنی المهم هەر میلەتێکی تر بێتۆ ئەمە لە ناخی مناڵەکەتا بچێنی بۆ ئەوەی کە ئەو فەرق و جیاوازیە لەگەڵ جنسەکەی بەرامبەر کە ئەم نێرە لەگەڵ کچەکەیان نیکە یا کچەکە لەگەڵ نێرەکە ئەم جیاوازیە نەکەن لەگەڵ ڕفیقەکەیان تونوتیژی نەکەن و ئەم بۆ ڕۆحی محەبەت و خۆشەویستی لە ناخی مناڵەوە بچێنە هەل لە ڕەوزەوە کە ئەچێتە قوتابخانە وردە لەگەڵ یا گەورە ئەبێ ئەم پەروەردەیە ئەچەسپێ لای مناڵ کە تۆ ئەم پەروەردەیە چەسپا لەگەڵی ئیتر لە گەورە بووناوە عزت ناکێشی لەگەڵی هەر بیڵێت و بێڵێتەوە بە قسەشت ناکە ئێمە ئێستا لە گەورەیە فێربووین نەسیحەت ئەەکەین بەڵام ئێمە ئەبواە خۆی ئەبێ پێشتر ئێستاش نەچۆ بچێ ئەبێ پێشتر لە پرۆسی پەروەردەوە خۆی ئەمە بکرێت ئیتر تۆ کە لە بە مناڵی شتێکی باشت چەسپان لە ناخ و لە مێشک و لە دڵی مناڵە خۆی وردە ئۆتۆماتیکی لەگەڵی گەورە بێ هیچ پێویست ناکات لەگەڵ تەمەنێکی گەورە بوونا تۆ لەگەڵی هیلاک تاقەیەکی زۆر سرفکەیت و مادەیەکی زۆر سرفکەی لە پێناویە مامۆستا بەناس حەمە ڕەشید مامۆستای زانکۆ پسپۆلی ڕاگەیاندن زۆر سپاس بۆ تۆ بەم بەیانی لەگەڵ مابووی سپاس بۆ ئەم ڕوونکردنەوە جوانە سپاس مامۆستا سپاس بێوەش هەکارم ماوەیە چالاکی هوەریەکان زۆر زیاتر بووە بەڕاستی ژیان بەوە بەردەوامی هەیە و خۆشترە کاتی سەردەمی کۆرۆنا یەکێک لە ئەنی هەموو بابەتەکانی ناخۆش بوو بەڵام یەکێک لەوانەوە بوو کە نەتوانرا هیچ چالاکیەک بکرانی مرۆڤ بووی لەو ئالۆزەی دەرونی بێتە دەرەوە بەڵام ئێستا بە خۆشحاڵیەوە بە تایبەت ئەم وەرزە زۆربەی شانۆگەریەکان لە سەر تەختی شانۆکان نمایی شەکرێ هەروەک ببووراژە ماوەکەیش بوو هەر بەگشتی ئێمە لە سلێمانی لە هەولێر لە جۆک لە هەموو شوێنانە لە شانۆ زۆر غایب بووین بەڕاستی ڕاستە کۆرۆناش نەبوو هەر کەم بوو وایە زۆر کەم بووایە بەڵام ئەو 2 ساڵی دوایی ینی بەرهەمی زۆر جوان هەبووە بە تایبەتش ئەوەی جێگای دڵخۆشی زۆربەیە بەرهەمەکانیش دەرهێنەرەکان و ئەکتەرەکانیان ئەکتەری گەنج بوون بینەری شانۆگەریت هەکار زۆر باشم من چاڵە چێونەریەکان بەپێی دەرفەت یانی دەتوانم سەیری بکەم بەڵام زیاتر لە هەمویان ینی حەز بە شانۆ دەکەم شانۆ خۆشە ڕاستە خۆشە زۆر خۆشە شانۆ بە تایبەت ئەو شانوانی کە ئێستا ئاکرێ هەندێکیان دەقی کوردین یاخود لە کۆمەڵە دەقی ترەوە هاتوون و بەڵام تێکەڵاوی دروستەکە زۆر ڕاستە ینی وەکو پردێگەی بەسێتەوە بە کللتوری کوردیەوە زۆر ڕاستە ئێستا ئەم بابەتەش بۆی بەلای ئێمەوە گرنگە چونکە بەرهەمی گەنجێکە شانۆگەری حەوت لە شاری سلێمانی نمایشکرا کە سیناریۆ و دەرهێنان و نووسینی و دەقەکەشی لەلایەن گەنجێکە کە یەکەمین ئەزمموی بۆ وەکو دەرهێنەر کاری تێدا کردووە ئەم گەنجەوێ لە ڕێگەیان فیچەرەوە یاخود بڵێن هاوکارانمانم فیچەران ئامادە کردووە دیمەنەکانی پشتی شانۆگەریەکە بینن کە ئاکتەرەکان چۆن ئامادەکاری تەختی شانۆگەری و دیکۆری شانۆگەریەکان ئامادەکەن و سەررجەم کارەکانیشان لە نێوان خوانەدا بەش کردووە ئەمە بۆ ئەوە کردویانەوەکو پاڵپشتێک بۆ دەرهێنەرەکەیان کە بە یەکەمین ئەزمموی داوەکو دەرهێنەری شانۆتەیە پەڕێت پێم وایە هەکار کاتێکە ئیشێکە کرێ کارێکە کرێ ئەم هەرەوەزیە جوانتریەکە و بە تایبەت گەنجی ئەمەش لەو بوارەیە جێ دڵخۆشیەکە
بیانویان زۆر نییە بە تایبەت ئەم گەنجانە بۆی کە ئەمانی ئەوانە خۆیان دەست و بردیان هەیەوەیکەن زۆر ڕاستە هاژە باشترین یارمەتی هاوڕێ بۆ هاوڕێ بە بڕای من دەستگرتنە لە کاتی کار ینی من کارێک دەکەم یەکەم ئەزمونمە تۆ ئەزمونونەکەت لە من باشترە ینی بنمونە تۆ پێشکەشکاری بەیانی 24 بوو 2 ساڵ بوو باشە من 2 مانگا هاتووم بۆ بەیانی 24 ئەمە زۆر بەڵام سەها کار لێمە باشتری ئەمە پێوەرنی خۆمان بێڵێنەوە ئەکەوێتەوە سەر سەر بەڵام بڕای من ئەو دەستگرتنە کە تۆ دەی بە من دەڵێ دەری هەکار ئەم بەرنمەیە جیاوازەکەی لەگەڵ هەواڵی وەرزشی بەم شێوازەیە میوانەکانمان ئەو تایپانن ینی بەو شێوازە خۆت ئامادە بکە شەو لەسەر بابەتەکان بخوێنە ئەمە ینی بەرچاوڕوونەکی زۆر باشە بۆ من ینی بۆ هەموو کارێکیش ئەمە زۆر دروستە واتە با پشتی شانۆکە ببینیم زین چۆن بە کاری پێکەوەی شانۆگەریەکەیان ئامادە کردو. ئەوەی لە پشتی منەوەیە ساتی خۆ ئامادەکردنی کاسی شانۆگەری حوتە کە لەلایەن کۆمەڵێک گەنجەوە کاری لەسەر کراوە. ئەمڕۆ ئێمە دیمەنەکانی پشتی شانۆگەریەکەتان پیشان دەدەین. ئێوە پێش ئەکتین لێرە کارەکان خۆتان ئەنجامیان چەند کاتژمێر پێش نمایشێنە ئێرە و ئەو نیشانەی کە ئێوە بەر لە نمایشکردن ئەنجامێدەن چین زیاتر؟ ئێمە سەرەتا بە خێراتنتانەکەم ئێمە ساعتی سەی ئەسریینە ئێرە ساعتی 5 نمایشەکەمان دەست پێەکە وەدانانەوەی دیکۆرات حازرکردنی خواردنەکانە یعنی هەمومان بە ئەکتەر و پێرفۆرمانس و مخریج هەمومان ئیشەکەین و تاکو کاتی نمایش دەست پێەکە. جگەل لە نمایش ئێوە کارەکانی دیکەش خۆتان دابەشتان کردو ئەنجامی؟ بەڵێ ئێمە لە بیدایەتەوە لە یەکەم ڕۆژەوە کە هاتوین بۆ پرۆڤە هەمومان بە هاوکاری یەکتر و ئیشەکان هەر خۆمان کردومانە. شانۆی حوت باز لە کەسایەتی 6 کەس ئەکات کە هەر کەسە بە پلۆپۆستێک پەیامەکەمان ئەگەیەنین منیش وەکو خۆم کە لە دوو ڕۆڵا بەشداریم کردو یەکێک لەوانە ئێمە خۆم نفسی یەکێک لەو ئەکتەرانە کە کارینایە کە ڕۆڵی پارێزەری هەیە ڕۆڵی دومیشم کە وەکو بۆدیگاردێک لەگەڵ بۆدیگاردی کەسێک لە ئەکتەرەکانی کە دوو دەوری هەیە پەیامەکە بە غەڵەت ئەگەیەنرێت. نمایشی شانۆی حەوت لە نووسینە دەرهێنانی خۆمە سیناریۆکە لە ساڵی 2009 دەستم کردو بە نووسین و سەرەتای ساڵی 2020 کۆتایی بە نووسینی سیناریۆکە هاتووە. سیناریۆکە لە ژانرای نهێنی ئامێز و تەنەزامێزی میوزیکیە کە چیرۆشی نمایشەکەمان باز لە دەزیرکردنی 6 کەسایەتی ئەکا لەناو ئەمبارێکی کۆنا بەڵام ئایا ئەم 6 کەسایەتیە کێن و بۆچی دەزیرکەون چ پلۆ پۆستێکیان هەیە. هەر بابەتەکە ئەم جاریان لە هونەریەوە دەڕۆین بۆ ئەدەبی سەرەتا بابەتی ئەدەبیمان هەبووە لە سلێمانی یەکەمی دیداری شاعیر لەتیف هەڵمەت بۆ ئەدەبی منداڵان بەڕێوە چوو لە دیدارەکە تیشی خراە سەر پەرپێدانی ئەدەبی منداڵان و لە ڕێگەی چەند پانێڵێکەوە ئەو بابەتانێک کە پەیوەست بوون بە ئەدەبی منداڵان باس کرا
هاژە لەتیف هەڵمەت بە بڕوای من یەکە لە شاعرە زۆر زۆر جوانەکان شاعیرێکی یاخیە بەڵام شاعیرێکی جوانە ئەو سەرکاریشی زۆرە لەگەر بابەتی منداڵان چونکە یەکە جەختەکاتەوە لەوەی کاڵە مناڵ نابێت لە بیر بکرێ ئەوەی کە ئەیکەم ئەبێ بەشی مناڵیشی تێدا زۆر ڕاستە خۆی باز دەکات دەڵێ یەکەم جار یەکەم کتێب کە لە دەرەوەی قوتابخانە خوێنمەوە تەمەنم 8 ساڵ بوو دیارە خێزانەکان خێزانێکی ئاینی بووە کتێبیان لە ماڵەوە هەبووە ئەو کات خۆی لە قەرەی کتێب و خوێندنەوە ئەو بابەتانەدا بۆ ئێستاش پێی وایە گرنگجیدان بە منداڵان زۆر زۆر باشە زۆر ڕاستە و هەکار جێ دڵخۆشیە کە کاتێک لەگەڵ ئەو کەسایەتیانە دانیشی چونکە ئەوانەی دی ئەزموونێکن بۆ مێژووی ئێمە توانین بڵین شانازیان پێوە بکەین سامانێکی ئەدەبی و هوەرین ئەمە پێمان خۆش بوو کە مامۆستا خۆی لێرە تەشریفی بهێنایە بەڵام لەبەرەوەی کە ئێستا لەبەر تەندروستیکی تەواوی نییە یاخود ناتوانین بڵین باشە بێنین لەبەرەوە نەمان هێشە و ئەرکە بکێشێت هەندێک جار دانیشتن لەگەڵی زۆر ینی چێش ئامێزە لەگەڵ هەموو کەسە ئەزموندارەکان وەیە ینی بەتایبەت ئەگەر کەسانێک تۆ پێی سەرسامی قەڵەمی جوانیان هەیە یاخود هوەری جوانیان هەیە بەهرەی جوانیان تێدایە با بڵێم بووەتە بەشێک لە مێژووی سمبوڵی با بڵێن هەرێمەکەمان وایە ڕاستە بام راپۆرتە ببینین ئەو دواتریش ئەم بابەتە قسەی زیاتری لەسەرەکەین ئەمە بریتە لە وەڵدەم دەچیرۆک حەزەکەم دوایی ئەگەر یەکێک لە کەسە دیارەکانی هۆنراوی نوێی کوردی کە زۆرینەی پەخشانە هۆنراوەکانی لای هەمووان ئاشنایە لەتیف هەڵمەت لە پاڵ نووسینی شیعر بۆ بوارە جیاوازەکان ئەدەبی منداڵانی لە یاد نەکردووە و هەموو کات هەوڵی بۆ ئەوە داوە داهێنان لەو بوارەدا بکات و بە یەکێک لە پێشەنگەکانی ئەدەبی منداڵ دادەنرێت هەموو کەسێک کە توانێت بنووسێ و چیرۆکێ بۆ مناڵ بنووسێ و شعرێ بۆ مناڵ بنووسێ ئەمانە یا دە شعر و دە چیرۆکی بنووسێەوە گرنگ نییە گرنگ ئەوەیە شتێکی نوێ بۆ مناڵ و بەخشی نەک لاسایک پێش خۆت بکەیتەوە هەمیشە بە شێوازی چکە ئەو شعرانە بڵیتەوە کە 10 ساڵ و 50 ساڵ پێشتەوە وتراون. ئەدەبیاتی منداڵان باشترین ڕێگەیە بۆ پەروەردەکردنی منداڵان ئەویش لە ڕێگەی گرنگیدان بە شیعر و چیرۆکی منداڵان کە ئەمە لە نێو دیدارەکە جەختی زۆری لێکرایەوە و ئامادەبوونی منداڵانیش لە نێو دیدارەکە هاندەر بوو بۆ ئەوەی نەوەکانی ئایندا گرنگی بە ئەدەبی خۆیان بدەن. حەزم لە کتێب خوێندنەوەیە بێ دوورکەمەوە لە مۆبایل تەلەڤیزیۆن حەزم لە شعر خوێندنەوەیە ئێستا ڕۆژانە کتێبی گەڕان بە دوای نهێنیەکاندا دەخوێنمەوە لەگەڵ نەنکم ناوی منی لەبیر کردووە ئەگەر سەیری پرۆگرامەکانی خوێندن بکەی لە شعرەوە لە چیرۆکەوە هەمووی بابەتی ئەدەبین ئەدەب و پەروەردە هەدەفی منە کە ئاشتی بکەمەوانێ لە ڕابردووشە دیدارێکی ترمان کرد دیداری ئەدەبیاتی مناڵان دیسان پەروەردە و ئەدەبمان تێکەڵ کردوانێت چکە دوو هاوکێشن هەرگیز لە یەکدا نابڕێن پەروەردە و ئەدەب. کاروانی ئەدەبیاتی منداڵان لە باشووری کوردستان ڕانەوەستاوە. ئەم ڕەوتە ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو باشتر چووە. هەرچەندە هەندێک کەم و کوڕی و لاوازی هەیە کە بەشداربوانی دیدارەکە بە گرنگی دەزانن ئاوڕی زیاتری لێ بدرێتەوە. وەکو لەتیف هەڵمەتی شاعریش دەڵێ گرنگ نییە چەند دەنووسی بۆ منداڵان گرنگ ئەوەیە کە چۆن دەنووسی لە ڕێگەی ئەم جۆرە دیدارانەش دەتوانرێت ئەدەبیاتی منداڵان لە ناوەندەکانی خوێندن پەری زیاتری پێ بدرێت. هاوشین جەمال کوردستان 24 سلێمانی. ئەدەبیاتی مناڵ لە دیدارەکەی لەتیف هەڵمەت لە سلێمانی زۆر ڕەنگیدایەوە بۆیە ئێمە میوانداری شاخەوان سدیقمان کردووە کە ڕێخەری دیداری لەتیف هەڵمەتە لە سلێمانی و لە ستودیۆی سلێمانی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە بێ سلااوت لەبێ ئەم کاتت باش کاک شاخەوان پێش هەموو شتێ پێمان بڵێ دیدارەکە چۆن بەڕێوە چوو و تەندروستی مۆمسا هەڵمەت چۆنە ئێستا؟ بەیانیتان باش بەیانی بینەرەکانیشتان باش ئەلبەتە دیداری لەتیف هەڵمەت بۆ ئەدەبی مناڵان بە سپۆنسەری و کاری سەرەکی دامەزراوەی کەریمی عەلەکە و بە هاوکاری و هاوبەشی لەگەڵ ئەنجومەنی ئەدەبی مناڵانی سەر بە بەشی مناڵان لە وەزارەتی ڕۆشنبیری لە سلێمانی بەڕێوەچوو دیدارەکە بە شێوەیەکی زۆر زۆر باش بەڕێوەچوو کە جگە لە
پێشکەشکردنی سیانزە توێژینەوە دەربارەی ئەدەبی مناڵان و دەربارەی ئەو شێواز و چەمک و ژانرانەی کە پێوەستە بە دنیای مناڵان و ئەدەبی مناڵانەوە تایە پێشکەشکرا لە بەشێکی چالاکیەکەیە خەڵاتی ڕێز لێناندرا بە یەکێک لە ئەو نووسەرە بە ئەزمونانەی کە ئێوە خۆشتان ئاماژتان پێدا گرنگی مامۆستا لەتیف هەڵمەت لە ناو دنیای ئەدەبی ئێمەیە و بەتایبەت لە ناو دنیای ئەدەبی مناڵانی ئێمەیە پێمان باش بوو ئێمە وەک سەرپەرشتیاران و دەستەی ئامادەکاری ئەم دیدارە ڕێز لە مامۆستا لەتیف هەڵمەت بنین وە قەڵەمێکی گەژ وە کەسێکی ماندوو لەو بوارەیە و پێی بڵێ مامۆستا زۆر سوپاس بۆ ئەو ماندووبوونەی کە لە ماوەی تەمەەن تا لەو بوارانەیان ناوتاڵبەتە تەندروستی مامۆسا ئێوە بۆ خۆتان نەزانن چۆتە تەمەنەوە و تەمەنێکی کردووە و بۆ خۆشی هەندێک سەحەتی باش نییە لەبەرەوە سوپاس بۆ خوا ینی لە چاو تەمەنی و لە چاو ئەو هەموو ماندووبوون و شتەی خۆی باشە بەڵام هەز بە ماندوێتیەکە ئێمە دوێنێ هەوڵماندا بیبینە ناو خوێنەرەکانی ناو ئامادەبوانی ناو هۆڵەکە بۆی لە نزیکەوە بەریەکەوتنیان نەبێ و بتوانین خەڵاتەکەی پێشکەشکەین و ئەویش بە چاوی خۆی بیبینێ کە وەفای میلەتەکەی وەفای گەلەکەی بۆ ئەو ماندووبوونی کە ئەو لەو پێناوەیە سەرفی کردووە چۆنەوە چۆن ڕێزی لێ گیرێکاوە بە بڕای من نەریتێکی زۆر باشەکە ئێمە بیکەین بە نەریت هەتا داهێنەرەکانمان هەتا نووسەرەکانمان هەتا ئەدیبەکانمان بۆ خۆیان لە ژیانان ببینن کە چۆن وەفا بەرامبەریان هەیەەوە چۆن ڕێزی ئەو ماندووبوونیانە گیرێەوە چۆن میلەتەکەیان خەڵاتیان پێ بەخشێ لە پێناو ئەو کاری کە کردویانە کە ئەمە نەریتێکی جوان و من بە هیوام لە داهاتووە زیاتر لەم جۆرە کارانە بکرێت. باش مامۆستا شاخەوان لەم زەمەنە قەرەباڵغا لەم زەمەنە تێکەڵاوەی کە سۆشیال میدیا بۆ منداڵەکانی هەمومان دروستی کردووە تا چەند ئەدەبیات دەتوانێت ڕۆڵی هەبێت لە پەروەردەکردن لە گرنگی پێدان لە ڕۆشنبیرکردنی منداڵ و نەوەکانی داهاتوومان. هۆی لە ڕاستیایەوە زانن منداڵ ئەوەندەی بۆ خۆی ئێوێ بەر شتەکان بکەوێ یا بۆ خۆی ئێوێ شتەکان ببینێ ئەوەندە لە ڕێگەی نەسیحەت و قسەکردن و بەکارێنانی شتی ترەوە شدوەر ناگرێ لەبەر ئەوە ئێمە بێ بگەڕێن بە دوای ئەو هۆکاری فێرکردنانەی کە وا ئەکا منداڵ باشتر شتەکان وەرگێ و لیان تێبگاکە بێگومان ئەدەب و هونەر یەکێکن لەو هۆکارە فێرکردنانە زۆر باشانەی کە توانن هاوکار بن لە پەروەردەکردنی مناڵانە چونکە ئێمە بیرمان نەچێ مەسلەی ئەدەبیات بە تایبەتی ئەدەبیاتی مناڵان لە شعر و چیرۆک و شانە و ئۆپەرێتەوە ئەمانە هەمووی وانەی بەسوودن بۆ مناڵ و جۆرێکن لەو چالاکیە هزریانەی کە مناڵ ڕاستە خۆ بەریانەکەوێەوە بۆ خۆی لە ڕێگەی خوێندنەوەی چیرۆکەکانەوە وێنە لە مێشک و هیزر و خەیاڵی خۆیان دروستەکە بە لەبەرکردنی شعرەکانە وتنەوەیان بۆ خۆیان ئاوازیان بۆ دانێ هەموو ئەمانەوەکەن کە مناڵ باشتر فێر بێەوە باشتر تێبگا ئێماگەر بتوانین لە ڕاستیە مناڵەکانمانە لە سەرەتای ئاشنابوونیان بە پیت و شەو ئەوانەوە فێریان بکەین یا خۆمان چیرۆکیان بۆ بخوێنینەوە یا فێریان بکەین چیرۆک بخوێنەوە یا شعر لەبەرکەن ئەتوانین لە ماوەیەکی زۆر کەمە ینی لە فترەیەکی زۆر کەمەنی 20 ساڵێک ئێمە کۆمەڵگەیەکی زۆر وشیار و خوێنەوار و تەندروست دروستکەین چکە ئەگەر مناڵەکانمان فێر کرد ئێمە لە ڕێگەی خوێنەوەی چیرۆک و ئەدەبیاتی مناڵەوە لە ڕێگەی گۆڤارەکانەوە فێرمان کردن ڕێز لە گەورەکانیان بگرن خۆشەویستیان بۆ دایک و باوک و مامۆستا و چواردەوریان هەبێ لە داهاتووە ئێمە پێویستمان بەوە نابێ خەڵۆتگەی پیری بکەینەوە چکە و مناڵە لە سەرەتاوە فێری ڕێز و خۆشەویستی کراوە ئەگەر ئێمە مناڵەکانمان فێری ژینگە دۆستی کرد فێرمانکردن گوڵەکان لێ نەکەنەوە لەسەر شقامەکان دارەکان نشکێنن فێرمانکردن ژینگەکەی خۆیان خۆش بێ لە داهاتووە کارەکە بۆ حکومەت ئاسانە بێ پێویست ناکە ئەو هەموو ژینگە پارێزە لەسەر شقام بێوێ مەمانگانە موچیان بدەینێ و ئەوانیش ئەرکێکی زۆر بکێشن ئەگەر ئێمە مناڵەکانمان دیسانەوە لە ڕێگەی گۆڤار و چیرۆک و شعرەکانەوە باش پەروەردە کرد فێرمانکردن یاساکانی هاتوچۆ چییە چۆن بپەڕنەوە لەسەر شقام چۆن ئاگاداری خۆیان بن ئێمە لە داهاتوە پێویستمان بەو هەموو برا پۆلیسی هاتوچۆ نابێت لەسەر شقامەکان و ئەو هەموو ڕووداوی هاتوچۆیە کەمترە بێتەوە و ئەگەر ئێمە مناڵەکانمان دیسانەوە لەم ڕێگەیەوە فێری خۆشەویستی نیشتیمان و
فێری نیشتیمان پەروەری کرد ئەوە ئێمە دیسانەوە لە داهاتووە پێویستمان بەو هەموو زیندان و ئەو هەموو جێرمە و کێشمەی ناو کۆمەلگا نابێەوە. مامۆستا شاخەوان دیدارەکەی کە بۆ مامۆستا لەتیف هەڵمەتان ئامادە کردبوو هەڵبەت ئامانجەکی ڕوونە و ئێوە ئاماژەتان پێکردووە. پلانتان هەیە بۆ کەسایەتەکانی دیکە بۆ نووسەران و ئەدیب دۆستانی دیکە بکرێت و ئەوەی گرنگە ئەوەی جی سەرنج بوو کە ئێوە منداڵانتان هێناوەتە ناو دیدارەکەەوە بۆی منداڵی ئێمە بتوانێت ئەو کەسایەتیانە بناسێت بزانێت کە ئێمە چیمان کردووە و ئاشنا بێت بەم کللتورەوە. پلانتان چیە بۆ داهات و ئایا دیداری کە ئامادەکەن بۆ نووسەرەکانی دیکە؟ ئەلبەتە ئێمە لە دامەزراوەی کەریمی عەلەکە لە ڕابردووە لە ڕێگەی ئەو چالاکی هونەری و ڕۆشنبیری و ئەدەبیانەوە کە لە شاری سلێمانی و لە شارەکانی ترێرەمی کوردستانیش کردومانە ئەمە یەکەم چالاکی لەو جۆرەمان نییە. ئێمە پێشتر دیداری دڵشاد مەریوانیمان لە شاری سلێمانی سازداوە، دیداری شێخ نووری شێخ ساڵحمان بۆ ڕخنەی ئەدەبی کوردی سازداوە، کۆمەڵە دیداری تری زۆر لەو جۆرەوە لە داهاتووشا بەردەوامین لەسەر ئەم جۆرە دیدارانەکە. تەوەری ئەمڕۆی قسەکردنەکانمان دیداری ئەدەبی مناڵان بۆ دوێنێکە درێژکراوی ئەو زنجیرە دیدارانەیە و جیالەوە ئێمە لە دامەزراوەی کەریمی عەلەکە لە ڕێگەی کۆمەڵێک پرۆژەی ترەوە هەوڵمانداوە ئەم جۆرە ڕێزلێنانانە لە ئەدیبانی خۆمان یا ئەم جۆرە لە وەفا بەرامبەر ئەدیبانی خۆمان پیشان بین. بۆ نمونە ئێمە پرۆژەیەکمان هەیە بە ناوی پرۆژەی پۆستەری ناودارانی کوردەوە کە 1 ملیۆن پۆستەرە بۆ 1000 کەسایەتی کورد لە هەر 5 پارچەی کوردستان بە کوردستانی سووریشەوە لە ڕۆسیا کەسایەتیە کە لەم بوارانەیە خزمەتی کردبێ کەسێکی وەکو مامۆساڵەتی هەڵمەت بۆ نمونە ئەگەر وەریگرین لە بواری ئەدەب و هونەر و ڕۆشنبیری و تەنانەت سیاسی و کۆمەڵایەتی و ئاینی شاکاری کرد بێت بە دانانی وێنەیەکی لەسەر پۆستەرێک وە ساڵی لەدایک بوون و ئەگەر کۆچی دوایی کردبێ کۆچی دوایەکە ئەگەر لە ژیان نابێ نووسین خەڵکی کوێیە و ئەگەر شاعیر و نووسەر و هەر کەسێکە چەندێڕێکی لەسەر ئەو پۆستەران نووسین و ئەم پۆستەرە بێ بەرامبەر ئەنێرین بۆ قوتابخانە و کافتریا و شوێنە گشتیەکان تا لە ڕێگایەوە کام پۆستەرە هەڵەواسرێ خەڵک ئەم وێنەیە ببینێ و ناوی ئەم کەسە بە زیندوێتی بمێنێتەوە و بزانێ ئەم کەسە کار و چالاکی چییە و نەوەکانی داهاتوشمان بیناسێ هەرمانتان بەرەکەتی تێبکەوێت وەکو دەستگا کەشتان هەمیشە لە بوارەکاندا خزمەتتان کردووە ئێمە خۆشحاڵ بین هەڵبەت ئەرک و ماندووبوونی ئێوە و خزمەتەکانیەوە دەرفەتی زیاتریەوە بەڵام پرۆگرامەکەمان هەر ئەمەندە بوو کە بتوانین میوانداریتان بکەین. سوپاس بۆ ئامادەبوونتان. هەندێک جار هیچەوە مرۆڤ دەبێت ڕێز لە مرۆڤ بگرێ بەڵام شتێک هەیە کە زۆر خۆشە هەر پێویستە ڕێزی لێ بگرێ ئەگە خواردنیش بێ وایە ڕێز دەکەم خوارد نەگری ماسی ڕێز زۆر لە ماسی دەگرم لە میوەجاتیش لە میوەجات ڕێز لە چی دەگریتەوە؟ من ئەیترە و خواردنانەی کە بەتان بێ ئەو میوانە شلیکە گێلاسە تووەکان بەگشتی یانە ڕێز لە تو دەگری زۆر ئەو فیستیڤاڵی کە فیستیڤاڵی ساڵانەی ڕێزگرتن لە داری تو لە ناوچەی هەورامانی ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێوە چوو داری تو لە هەورامان بە تایبەت لە ناو باوەڕمەندانی یارسان پیرۆزیەکی کۆمەڵایەتی هەیە. من زۆر دۆستیش نیمە دەزانی لەگەڵ بەگشتی لەگەڵ میوە جارێکی کەژوتە هەکار بەڵام بەڵێ نەیاوتە بم بە دۆستی تا ئێستا زۆر هەوڵ دەدەم نێوانم باشکەم لەگەڵی سوودی هەیە بێگومان بەتایبەت تووەکان کە هەمویان دژە ئۆکسان و دژە شەرپەنجەن بە فستیڤالەکە ببینین. هاوڵاتێکی زۆر ڕوویان لە ناوچەی هەورامان و شوێنە پیرۆزەکانی یارسانەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان کردووە. لە وەرزەدا بۆ ڕێوڕسمی ڕێزگرتن لە دار و بەرهەمی تو لێرە کۆ دەبنەوە. دارتوو پیرۆزیەکی زۆری بۆ خەڵکی ئەو ناوچەیە هەیە. هەر بۆیە فستیواڵی تو بەڕێوە دەبن. لەلایەک بۆ ڕێزگرتن لە تووەکان لەلایەکی دیکەش بەرهەمە وەرزیەکانی ناوچە نیشان دەدەن.
وتیان فستیواڵێ وعنوان تو لێرە بەرگوزارەوێ و نەزەرم کە ئەوەڵین بارەکە این فستیواڵە بەرگوزارەوێ ئومیدوارم کە این فستیواڵێ لەوەی جاشمارەوە کە لە منتەقەمانە خەریکە بەرگوزارەوێ باعثە خێر و بەرەکەت و تەرویجێ توریست و گەردشکاری بۆ منتەقە بێ چون واقعا منتەقەیە بە زەرفیەت ئەویە هەز لە هەر لەحاظێک لە لەحاظ مێمانپەزیری مردمانمان لەحاظ فەزای منتەقەمان ئومیدوارم کە باعث ڕەونەق و پیشرەفت بۆ منتەقە بێت. لە هەورامان بەگشتی و بە تایبەت لە ئاینی یارساندا داری تو پیرۆزیەکی کۆمەڵایەتی هەیە. بە تەمەنترین داری توی ناوچەش بە فەرمی لە میراتی کەلتوری ئێران تۆمار کراوە. ئەوە ژوای کردووە گەشتیارێکی زۆر لە ڕۆژهەڵاتی کوردستان و هەموو ئێران بۆ ئەو فستیواڵە ڕوو لە هەورامان بکەن. ئێمە لە تارانەوە بۆ ناوچەی کوردستان هاتبووین ئاگادار کراینەوە لێرە فیستیڤالێک هەیە و ئێمە شاتین زۆر سەرنجڕاکێشە و لەگەڵ خێزانەکەمان چێژمان لێ وەرگرت هیوادارم بەردەوام بێت. لێرە لەگەڵ بەڕێوەچوونی چەندین چالاکی هوەری و کەلتوری پێشانگای کاری دەستی و خواردنی کوردەواری و بەرهەمی ناوچەکەش بەڕێوە دەچێت. هەر بۆیە چەندین ساڵە فستیواڵی توی هەورامان بووەتە شوێنێکیش بۆ ناساندنی ناوچەکە و بە بازاڕکردنی بەرهەمی جوتیار و باخدارەکانی هەورامان و پێشوازیەکی زۆریشی لێ دەکرێت. ئەو فستیڤالانە زۆر خۆشە هەکار بەڵام ئێمە توانین هەر لە شاشەکە بیان بینین لەبەر کارەکەمان ناتوانین. پێشەکەوێ کۆتا دیمەنیشی زۆر کاریگەر و جەرگ بڕا کۆتا دیمەن خواردنێکی جوانت پێ پیشان دەدا. جا ئێستاش لە هەولێر فستیڤالێکەیە لە پارکی سامی عەبدوڕەحمان چەنێمە دەرفەتمان نییە خۆزگە بمانتوانیە بڕۆین بەڵام بینەران نەتوان سوودی لێ ببینن. سپاس بۆ ئێوە کە تاوەکو ئێستا بینەری بەیانی 24 بوون. ئەم ڕۆژ کۆمەڵێک بەرگە و بابەت و تەوەری جیاوازمان هەبوو تەوەری سەرنجڕاکێش بە تایبەت بابەتە هونەریەکان بابەتی زۆر باشن دەمێکە پێیوە ئاشنانین دەتوانین جارێکی دیکە دۆستایەتی لەگەڵ شان و لەگەڵ ئەدەب لەگەڵ هونەر دروست بکەینەوە. سپاس بۆ ئێوە. سپاسانەکەین کە بینەرمان بوون بۆ هیوایین کە ڕۆژێکی خۆشتان هەبێ و دڵنیاش بین لەوەی کە مادەم ژیان بەردەوامە پێویستەکە بە خۆشی بەڕێ بکەین و دەرفەت ئەو دەرفەتانە بخۆزینەوە نێڵین لە دەستمان بچێت. دووبارە سپاس.